من أحمد حاجي حميدم ناسراو بأحمد فردوس لصال يزار نوصون وحوته خديشي إشي عتاريم بابتي جاء كان من زوربية ما بابتي جاء أفروشين هروها بهارات شمان هم ولا بيرشا استاك زياتر بابتي جاء كان إشي تياكين بستنور صار خديشي ميشم كاريشي خوشة إشي عتاري إشي زور بقدر وبنرخو ببهايا حزم لي شكل خوم هيا خەڵکێکی زۆر سەردانیمانەکان و سەردانیمانەکەن و دێم بۆ بابەتی جایەکان دێم بۆ بابەتی خواردنەکان ئەوانەی کە لە خواردنا بەکارێ بۆ نمونە مەسەڵەن گوڵمان هەیە گوڵی محەمەدیمان هەیە پەڕی گوڵەباخمان هەیە خونچەی گوڵەباخمان هەیە بابەتی چایە نعنامان هەیە بۆ زەڵاتە و بۆ سوپ و بۆ شۆربا بۆ شتانە بەکارێ شویتمان هەیە بۆ یاپراغ بەکارێ شویتمان هەیە بۆ برنج بەکارێ بۆ ناو برنج هەروە بێتەوە هەنێ بازی شتمان هەیە کوردی خۆمانە کوردەواری خۆمانە لە ئەو دیانەوە بۆمانێن لە دەوروبەری سلێمانیەوە لە دەرەوەی سلێمانەوە بۆمانێنن هیچمانە لە دەرەوە مەسەڵەن وەکو ئێران لە ئێرانەوە بۆمانێت لە هەندەوە بۆمانیە لە بەغاوە بۆمانیە زۆربەی شتەکانمان جایی و سروشتیە خەڵکی ئێستاکە خواستێکی زۆری لەسەرە حەزیان هەیە بەم گژوژیانە ڕووی تێکەن بۆ بابەتی خۆراکی بێ بۆ بابەتی دەرمانی بێ هەیە مەسەڵەن بۆ بابەتی کۆڵۆن بەکارهێنێ هەیە مەسەڵەن بۆ گورچی لە بەکارهێنێ ئەوانی بۆ سەرما و بۆ بابەتی کۆکە و هەڵامەت و ئەو شتانە زۆر ڕۆمانتیکەن وەکو گوڵەبەیبوون ئێستا لەو دەشتەی خۆمان زۆر هەیە گوڵەبەیبوون کوردەواریە شتێکی زۆر چاکە حازیلەی پێڵێن گوڵەبەیبوونی پێڵێن چاوپشیلەی پێڵێن گوڵەفەقەی پێڵێن ناوی زۆرە لە کوردەواری خۆمانە زۆر بەکارهێنن هەروە بێتەوە جاترەمان هەیە جاترەکە زۆر خواستی لەسەر و کوردی خۆمان کوردەواری خۆمان زۆر بەکارهێنێ بۆ بابەتی دەرمان بۆ بابەتی با بڵێن نۆکا و بۆ چێشت بۆ زەڵاتە بۆ مقەبیلات بۆ پاستا بۆ پیتزا تێگەی ئۆریگانۆشی پێڵێن هەڵبەت بەڵام جاترەکەی خۆمان نەختێ تامی تونتر و بەقوترە تاکو جاترەیەکی مەسەلەن لە دەرەوە بێ دا بەام بەگشتی جایەکان ئەوەی کە خەڵکی زۆر خواستی لەسرە پونگەمان هەیە بۆ پاقلە بەکارهێنن خۆشە بۆ سەر پاقلە لەمەوە بەدوا پاقلە خەڵکی نەختێک کامڵەوەیەکەی کوڵێنەوەی خوا پونگاکەن بەسەریا هەروە بێتەوە ئەم چایەمان لایە چای ترشی پێڵێن چای کوجەراتی پێڵێن ئەم چایە خەڵکێکی زۆر شەربەتی لێ دروستەکە شەربەتێکی خۆشی لێ دروستە بێت ترشە مزر و خۆشە هەروە بێتەوە ڕەنگێکی مارۆنی جوانی هەیە سەوڵی تێکەنێکەن بە شەربەتی خۆنەوە بۆ مەعیدە باشە فێنکەرەوەیە ئەم نعنایەشمان هەیە نعنای فلفلی پێڵێن نعنای شاخە بابەتێکی زۆر بۆوانی کە کۆلۆنیان هەستیاری کۆلۆنیان هەیە ئەمە بەکارێنن زۆر فێنکەرەوەیە بۆ مەعیدە کۆلۆنی پێ سراحەتەکە بۆ غازات زۆر باشە هەروە بێتەوە لە چاکانە چای بەهێمان هەیە لەگەڵ چای سێوە ئەوانش چای زستانین دێستا تقریبان کاتی نەماوە لە ستانە خواستێکی زۆری لەسرە ئەیکەن بەچا بۆ بابەتی کۆکە وەڵامەت و سەرما خەڵکی زۆر پێی خۆشە حەزی لێ بیخواتەوە لە گوڵەکانە گوڵی گۆزروانمان هەیە گوڵێکی ئارام بەخشە بۆ کەم خەویە بێ خەڵکی زۆر بەکارێنەوانەیە کەم خەون ئەوانەی بابەتی قەلەقیان هەیە ئەو گوڵە زۆر بەندرخۆ بە سوودە گوڵی گۆزروانی پێڵێن لە کوردەواری خۆمان هەوڵەت گەڵاکەیشیمان هەیە بە تەریەت ئێستاکە خەڵکی سووریە کاتەوەی خوا بۆ کۆڵۆن بۆ قەبزی بۆوانە زۆر چاکە بە ئامدا گشتی ئەم جیانەی بە گشتی جیاکانی خۆمان خواستێکی زۆری لەسەر لەلایەن خەڵکەوە بەگشتی عتاری کارێکی خۆشە ئیشێکی پیشەیەکی زۆر چاکە لە کۆنەوە لە دێر زەمانەوە تەبعاً عتاری هەر هەبووە عتاری بەناوی ئەوەی ئێستاکە جاران عتاری بابەتێکی کەمتریان لابوو کە لە مەسەلەن با بڵێن شەکر و چاوەڕۆن و بعضێ بەهارات وەکو زەردەچەوە وەکو مەسەلەن زیرۆیان دارچین ئەوانەیان ئەفرۆش بەڵام ئێستاکە لەم کاتەدا ئێستاکە عتاری بابەتیشی زۆری هەیە شتێکی زۆری لایە ئەنوا وەشکار شتێنێ لە بەهاراتەکانە جاری جاران خەڵکی زۆری حەزی لە زیرە بوو ڕازیان نەبوو مەسەلە مەکاریانیان زەردەچەوە بەکاریانە بەڵام ئێستانە ئێستاکەشت گۆڕاوە خواردنەکان زۆر بووە جۆری خواردنەکان گۆڕاوە بۆ نمونە ئێستا مەسەن کەبابا هەیە بەکارێن جۆز بەگوا بەکارێنن با بڵێن
بیبەری فلفلی دارا بەکارێنن فلفل دەراسی پێڵێن خۆمان دارایی پێڵێن هەروە بێتەوە لە بیبەری سپی بەکارێنن ئاڵاتی ڕەشەوە هەر لە کۆنەوە هەیە ئاڵاتی سپیشە ساکاتۆتە بینەوە خەڵک زۆر حەزی لێ بەکارێنێ ئۆریگانۆ بەکارێنێ بۆ بابەتی پیتزا و پاستا ئەو شتانە زۆری بەهاراتەکان وەکو لەگەڵ جارانە فەرقێکی جیاواز و زۆریە ئێستا بازە خواردنێکی هەیە بۆ نمونە ئەم زعفەرانی پێویستە ئەم زعفەرانە شتێکی زۆر بە نرخ و گرانیشە ئەڵبەت قیمەتەکەش گرانەوە بە نرخ و بەهایەکی زۆری خۆراکی تیا هەیە هەڵبەت لە ئەو بەهاراتانەیە ئەچێتە قالبی بەهاراتەوە چکە بۆ برنجی باڵێن بریانی بەکارێنن بۆ برنجی پێزەر دەکەن هەروە بێتەوە بۆ حەڵوا بەکارێنن بۆ بازێ مەسەلەن شەربەت و تامی خۆشکەرەوە بۆ بازێ شیرینیش بەکارێنن حتاکو زۆر خەڵکی کاتە زستاگە زۆری خەڵکی بۆ برنج بەکارێنێ هەم ڕەنگیە پێگۆڕێ هەم شتامێکی خۆشی ئەیاتێ سیعرەکەی گرانە هەڵبەت ئەمە 2 غرام ئێستا بای 10,000 دینارە 2 غرام ئەمەش 2 جۆری هەیە تاوان ئەمە زعفرانی ئەسڵە زعفرانی عادیشەیە ئەو خۆمان پێڵێن قاخلی یان پێڵێن قاخلی پێڵێن عسفوریشی پێڵێن بە عارەبی ئەو زعفرانە عادیە هەڵبەت هەرزانترە وەکو ئەمە نابێت لە تاموو بۆنە بەڵام لە ڕەنگە کێشێنی ڕەنگێکی زەردی جوانیە و سعریشی هەرزانە مەسەن ئەوی ناتوانێت ئەمە مەسەلەن بەکاربێنی و بیکڕێ ئەتوانێت کاخلەکە بکڕێ کاخلەکە شتێکی زۆر چاکە بەهای خۆراکی باش شتیایە و بۆ زەرکردنەوەی برنج و بۆ بریانی ئەو شتانەش بەکاری هەرواتەوە بۆ مریشکی خۆشکردنەوەی مریشکیش قوربان مریشک بە ئامەر خۆی بۆ ساردی هەیە بەڵام لای ئەو خانمە ئەمێنێکە لە مەسەن با بڵێن لە مەتبەخە چی بەکاربێنن تاکو بۆنی ئەو مریشکە بڕوا بۆ نمونە ئێستا گەڵای غارمان هەیە گەڵای غار کاتێکە ئەو مریشکا کڵێنێت توانێت مەسەن چەند گەڵای غاری تێکە چەندەنچی حێلی تێکە لە تێکی بچووک زەنجەفیلی تێکە بە هیچ زۆرێ بۆنی ساردی ئەو مریشکە نامێنە بەعکسەوە تامی زۆر خۆشە بێ پیازی وشکیشمان هەیە هەڵبەت ئێستا پیازە وشکەکەمان لا نییە ئەو پیازە وشکیان ئەو سیرە وشکە بە وشکی چەندەنچێت لەو پیاز و سیرە بکاتە ناوی لە کاتی کوڵانی مریشکەکە هەر بە هیچ زۆرێ بۆنی ساردی نامێنە و تامیشی زۆر خۆشەکە ئێمە ئێستاکە لەخوا بەزیاد بێ خەڵکێکی زۆر سەردارمانەکە و مشتریکی زۆرمان هەیە و خواستێکی زۆر شوە هەیە لەسەر گژ و جیاکان بە ئام و لەسەر با بڵێن بەهاراتەکان هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکەین میوایە ئەومانە هەموو کە لە سوفرە و خوانەکانە خواردنی خۆش و بەهاراتش کەنە سەری و گژیجاش کەنە سەری تاکو خۆشتر بێت.